وارداتی باشی سپاس بخوا بەڵام ئەرکوماندبوونی زۆری هەیە کەمنینە و سەوزەواتانەی کە لە سنووری کەرکووک بەرهەم دەهێنرێن سەڵقی کە لەو پەلا یەکێکە لەو خۆراکە کوردەواریانەی کە لە دێر زەمانەوە لە کەرکووک بە چەند جۆرێک دەکرێتە چێشت ساڵانە ڕووبەرێک لە زەوی و زاری کەرکووک بۆ بەرەمێنانی ئەو جۆرە لە سڵق تەرخان دەکرێت ئەو جۆرەشی لە کەرکووک بەرهەم دێت جۆرێکی پرتام و چێژە ئەکرێتە چاو کفتە هەم گەڵاکەی هەم سەرکەکەی لەبەر ئەوەی ئەمە تورشێکی تایە ئەم گەڵایە وەکو گەڵای دۆڵمە نییە بەڵام بۆ دۆڵمەش هەر ئەبێ لەم وەرزەیە سەرمایە بە نیسکەوە سەڵق و نیسک زۆر مهمە سڵق کە لەو نیسک خەڵک زۆر تالبێتی یعنی ئەو پیکابا بین لەبەر ئەوەی ئەزان هین کوێیە ئەزان لەکوێ ئەم سڵقە پێگەیشتووە لەکوێ خزمەت کراوە بە ماوەی سەعاتێ سەعاتونی ئەو پیکا بە سڵقە هیچی نامێنێ بۆ شلەی کفتە خاستن عالم تاالبێتی بازێ نۆکی تێکا بازێ نیشتی تێکە بەو دوو شتەیشەوە زۆر خۆشە وەکو زەڵقەوایشی لێ دروستەکانی تر ئەوە تۆزێ برنجی و هەیە برنجی تێکە هەیە نیشتی تێکە ئەیتر بەو شتانەوە زۆر خۆشە مادەیەکی زۆر بەسوودا زۆر خەڵک تاالبیتە چەند جارێک بژاریوێ زبڵی ئەوێ کیمیاوێت لەبەر ئێمە ئاوی ئێمە پاکە ئاوی زێراب نییە ئاوێکە هەتا بڵێ ئاوی خواردنەوە ئاوێکی تەحقیم کراوە ئاوێکی بێ غەل و غەشە هەمووی ئاویکانی و چەماوە ئێرەش گۆران سەرخاسەیە منتیقەیەکی خاکێکی پڕ لە پیت و بەرەکەتی هەیە شارزایکی دەرمانی جاییش باس لە سوودەکانی زڵقی کە لەو پەلە دەکات کە دەوڵەمەندە بە چەندین زۆر فیتامین سوودەکانی سڵقی کەلەوپەلا خواردنێکی کوردەواری کۆنە و کوردەواری خۆمان هەر لە کۆن و خواردویان و بەکارێنەوە بەڵام سوودی دەرمانیشی زۆرە یەکێک لە سوودەکانی ئەوەیەکەوە ئێسک بەهێز دەکات یەکێکی تر لە سوودەکانیەوە بۆ کەم خوێنی زۆر باشە ئەمڕۆ خەڵک هەمووی کێشەی قۆڵۆن و گرفتی کەم خوێنی هەیە بۆ قۆڵۆن و بۆ کەم خوێنی و ڕێژەی ئاسن زۆر باشە بە تایبەتی بۆ کەسانی کەوا کەم خوێن بۆ کەسانی قۆڵۆنیان هەیە بۆ کەسانی کێشەی قەبزیان هەیە زۆر سوودی هەیە پاشان بۆ کێشەی گورچیلە و میزڵدان و ئەوانە اینجا ڕێژێکی زۆر بیتاکارۆتینی تایە بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە و بەرگری لەش و هەڵامەت و پەتاوەرزیەکان زۆر سوودی هەیە لە پاڵ بەرەمێنانی سەوزەکانی تر یەکێک لەو خواردنە کوردەواریانەی لە کەرکووک لە وەرزی سەرمادا دەخورێت سڵقی کە لەو پەلەیە کە لە دروستکردنی کفتە و هاوکا دۆڵمەشدا بەکاردێت بۆ وەرزی سەرما سفرەی ماڵەکان گەرمتر دەکات عمەر غەریب کورسات نیوز کەرکووک